کوردستانە. بەرنامەی گفتوگۆیەکی تر. گفتوگۆیەکی تر بەرنمەیەکی فکری سیاسیە و هەموو ڕۆژانی یەکشەممە دوای هەواڵەکانی سعات 11 پێش نیوەڕۆ پێشکەشتان دەکرێت. لە گفتوگۆیەکی تر بە ئامادەبوونی میوانی تایبەتمەند باز لە فەلسەفەی حکومڕانی هەرێمی کوردستان دەکەین. لەم بەرنمەیەدا شیکاری ئەو چەمک و بابەتە فەلسەفی و سیاسیانە دەکەین کە تایبەتن بە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە. لە گفتوگۆیەکی تر ئاشنا دەبن بە هەزری کوردی و گێڕانەوەی بەها و کللتور بۆ کۆمەڵگەی کوردەواری. سڵاوتان لێبێ بینەر و بیسەرانی رادیۆ و سۆشیال میدیای دەنگی گەلی کوردستان لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆیەکی تر قسە لەسەر ئەوە دەکەین کە ئەمڕۆ لەم قۆناغە و لەم سەردەمەدا بەهۆی بوونی کارگەزە بەلاحەکان بەهۆی بوونی زۆربوونی ئالیەتی پیسبوونی ژینگە پرسی ژینگە وەک بابەتێکی جیهانیە لە هەموو جێگاکان لە هەموو ناوچەکانی جیهان ئەتوانین بڵین لە سەرتاسەری جیهان ئەم بابەتە لەلایەن سەرجەم ڕێکخرا و چالاکوانەکان و حزبەکانەوە گرنگێکی زۆری پێ ئەدرێ. لەم چوارچێوەیەشدا هەڤڵ باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و بڕیاریدا لە پەیامێکدا بۆ پاگڕاگرتنی ژینگە بڕیاری ئەوەیە کە 1 ملیۆن دار لە ناوچە جاجاکانی هەرێمی کوردستان بچێندرێ بۆ ئەوەی کە ژینگەی هەرێمی کوردستان پاکتر بکاتەوە لەوەی کە ئێستا هەیە. جگەلەوەی کە ڕێژەی سەوزایی لە شاری سلێمانیە ئەگەر بەراورد بکەین لە ئاستی ستانداردیش تێپەڕیوە بەڵام هێشتا پێویستمان بەوەیە کە زۆرتر و زۆرتری بکەین کە ئەمە بابەتە بۆتە ئەولەویەت بە نیسبەت یەکێتی نیشتیمانی کوردستانە و کاری لەسەرەکە رادیۆ گەلی کوردستانیش وەک هەمیشە پاڵپشت بۆ بڕیارەکەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەفتەی ژینگەی ڕاگەیاند بۆ ئەوەی کە سەرجەم بەرنامەکانی تەرخان کردووە بۆ ئەوەی کە قسە لەسەر ئەم بابەتە بکرێ گرنگی ژینگەی هەرێمی کوردستانی تیا بخرێتە ڕوو لە زاری پسپۆڕانی یاسایی و پسپۆڕانی بواری ژینگەی هەرێمی کوردستانەوە. هاوکات ئەمڕۆ ساڵڕۆژی ژینگەی جیهانیە کە ئێمە ئەم بەرنامەیەشمان تەرخان کردووە بە قسەکردن لەسەر ژینگەی هەرێمی کوردستان. ئەگەر فریا ئێوە بکەون قسە لەسەر ژینگەی جیهانی ژەکەین بە میوانداری بەڕێز ڕاوێژ مەحموود کە بەڕێزیان لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمانن و پارێزەر و چالاکوانی ژینگەین کاک ڕاوێژ ئەم کاتەوە باش. سوپاس بۆ بەڕێزت کاگە ڕاوێژ منەمەوێ بە پرسیارێکی ئام دەست پێ بکەم. ئەمڕۆ بابەتی ژینگە بۆتە پرسێکی هەنووکەیی لە سەرتاسەری جیهان گفتوگۆی لەسەر دەکرێت قسەی لەسەر ئەکرێ و بۆتە ئەولەویەت بە نسبەت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و چالاکوانی مەدەنی و ژمارێکی زۆریش لە حزبەکان لە ناویانە یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەک هەمیشە گرنگێکی زۆری بە ژینگەداوە و لە دوابڕیاریشە بەڕێز باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بۆنەی 47مین ساڵڕۆژی دامەزراندنی یەکێتی کە نزیکایەتێکی هەیە لەگەڵ ساڵڕۆژی ژینگە بڕیاری ئەوەیە کە 1 ملیۆن دار بچێنرێ لە ناوچەی سلێمانی و دەوروبەری یاخود بڵێن هەرێمی کوردستان بەگشتی. منەمەوێ قسە لەسەر پرسیارەکە بەم جۆرەیە بۆ بەڕێزت. ئەمڕۆ بابەتی ژینگە کە بۆتە پرسێکی جیهانی پێویستە ئێمە خۆمان ئێستا لە چه حاڵەتێکین لە چه دۆخێکی ئەم پرسە ژینگەیین. من پێشتمە وڵاتکەمەوە ڕاوێژ مەحموود ڕاوێژ مەحوی ڕاوێژ مەحوی ببوورە ڕاوێژ ئەمێ پرێزایی خۆم لە هەموو هاوڕێ و دۆست و ئەوسەخانەکەم کە ڕۆژی لە ڕۆژان دەکە بتوزین خزمەتشی بە ژینگە کردێ لەسا ڕۆژێکی ئاوا دابڕاستیان بەرگێکی پیرۆزی دەزانین وەکو چۆن هەر کەسێک ماتەندین جێژنمان هەیە بەڕای ئێمەوە دەبوو ئێمە وەکو کەلەکوانی پرسی ژینگە لایانی ژینگەی ئێمە ئەو ڕۆژماوە جێژنێک دانابووە تا زۆرترین خزمەتی تێدان پێ ئەمە لە سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت بەدڵنیاییەوە خراپی دۆخی ژینگە لە عالەمدا ئێستا زۆر قوڵ بۆتەوە بۆ بەستەوەی کە بەداخەوە کۆتا دانکەڕوویدا لەم دوایان لەو خۆی رووسیا و ئۆکرانیا کەمەش کاریگەری ژینگەی زۆر خراپی دەبێت لەسەر عالەم لەسەر جیهاندا بەخۆی کە سەرجەی سەوزایی لە جیهاندا کەم دەکاتەوە بەخۆی کە دایان زۆری مادەی
کیمیایی خەتەرناک بە هەوادا بە بەرگە هەوادا بڵاو دەبێتەوە لەلایەکی دیکەوە کارەساتی گەورەتر دەکەوێتەوە خەتەرێتی زۆر دەکەوێت سەر طبقەی ئۆزۆن کە مەشوا دەکات زیاتر کاریگەری ژینگە لە عالمدا لەسەر گۆی زەوی دەربکەوێت و ئەمەش تأثیری لەسەر هەموو جیهان تەنانەت ڕواک مرۆڤ و جانلەبەران و ڕواک وە خاک و ئاو بە شکلێکی عام دەگەنێ ئەمەش قسەی من لەسەر ئەو بابەتەیە کە بەڕاستی دۆخی ژینگە لە ئێستادا دۆخێکی لە دۆخێکی خراپدا هەرچەندە بەگوتار ئێمە هەمومان ئەومان هەیە تا دەبێت ژینگە پارێزبین دەبێت پارێزەرێکی جدی بوار و پرسی ژینگە بین بەڵام بەداخەوە کەمترینمان ئێمە گرنگی بە پرسی ژینگە بین چونکە نەبووتە ئەولەویەتی کارەکانمان. باشم. ئێمە وەکو میدیایە وەکو ڕادیۆی دەنگی گەلی کوردستان ئەم هەفتەیەمان تەرخان کردووە بۆ بابەتی ژینگە بۆ ئەوەی کە لە وەکو ئێستا چۆن بەڕێست میوانی بەرنامەکەی منی قسە لەسەر ژینگاکەی هەم لە دوو ڕۆژی ڕابردوودا و هەم لە چەند ڕۆژی ئایندەشا ئێمە بەرنامەکانمان تایبەت دەبێت بەم بابەتە ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە زیاتر هۆشیاری تاکی لێ بکەوێتەوە بۆ ناو کۆمەلگا بۆەوەی کە زیاتر بە پاکڕاگررتنی ژینگە بکەن بەدڵنیایی ئەوم دەست خۆشتان لەکەم وە نەتەر ئەوە هەر لایەنێکی دیکە هەبێ هەر جیهاتێکی دیکە هەبێت کە هەنگاوێکی بچوو بنێت چونکە پێمان وایە بچووکترین گوتار لەسەر کۆمەلگادا هەر کەسە بە پێی قووەت و توانای خۆی هەر کەسە بە پێی ئەم هێزەی کە هەیەی لە ناو کۆمەلگادا یان ئەم گوتارانی کە هەیەی کاریگەری خۆی دەبێت لە بچووک تاوەکو گەورە و بەدڵنیایی ئەوە هەنگاوێکی باش و جوتی دەبێت کە هیچ نەبێت کۆمەڵەکەسان هەیە جۆ دەگرن و هیچ نەبێت کۆمەڵەکەسان هەیە بەهۆش خۆیان دێنەوە سەبارەت بەم پرسە بەڕاستی بەجددی هەنگاو بنین و بەڕاستی پێیان وا بێت کە لە ئەسنای قسەکردنی هەبڕێزەکە بێت بە میوانی بەرنامەکەی بەڕێز دەبێت ڕەنگە یەکێ لە وشەکانی تەنان جملەیەکی بەسیتیشی ئەگەر هەبێت تاسی لەسەر یەکێک لە تاکانی کۆمەلگاکەمە زۆرە مرۆڤێک هۆشیار بێتەوە مرۆڤێک لانی کەم نەبێتە هۆی پیسکردنی ژینگە لانی کەم خۆڵ و خاشاک فڕێندا لانی کەم لە ماڵەکەی خۆی و پاکوکارانێکی جددی دەست پێ بکەن لانی کەم نەمامێت درەختێکی بچکۆلە لە پەردەگاکەی بچێنێت بەدڵنیاییەوە ئەم جۆرە بەرنامانە تەأسیر و کاریگەری زۆر جدیان دەبێت بەڵام بەمەرجێکێکە بەردەوامی پێ بدرێت پێم وایە تار پێویستی بەوەیە چوە بەداخەوە ئێمەی کورد تۆزێک مرۆڤێکین زووشمان بیدەچێتەوە پێمان وایە کە بەردەوام چۆن ئەڵێ وەکو هینی کەو لەسەری نەکوترێ و نەگوترێتەوە بیدەچێتەوە و وەکو دەڵێ ڕێکفرێژ دەبێتەوە بەدڵنیای پێویستی بەوەی کە بەردەوامی پێ بدرێت و وەگرنگی بەپرسە بدرێت بۆیە من پێم وایە دەستان خۆش بێ هەنگاوێکی گرنگەمەیە. باش کاگەڕاوێژ من ئەمەوێ پرسیاری یەکەمم بە جۆرێکی کە دووبارە بکەمەوە لە بەڕێزت تایبەتی کەین بە هەرێمی کوردستان بابەتی ژینگە پرسی ژینگە لە بۆ نمونە لە چه ئاستێکە ئایا هێندە خراپە کە مەترسیکی جددی دروست کردبێت لەسەر هاوڵاتیان یاخود ئەوە تا لە ئاستێکی مامناوەندایە یان لە جێگەیەک و بۆ جێگەیەکی کە گۆڕانکاری بەسەرا دێ عراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی ئەتوانم بڵێم تا ڕادەیەک تۆزێک ئەگەر بڵێم لە سەدا دوو بۆ لە سەڵاسەیە هەرێمی کوردستان لە بوار و پرسی ژینگەدا تۆزێک لە عراق باشتر بێت بە حکمەوەی کە ئێمە بیابانمان نییە و بە حکمەوەی کە ڕێژی سەوزاییمان تا ڕادەیەک زیاتر لە عراق بەڵام وەکو ئەوەی کە بڵێن دڵمان بۆ خۆش دەکە هەرێمی کوردستان خاوەنی پانتایەتی باشی سەوزایی یا نەخێ بەداخەوانیە و کە پێمان وابێ هەرێمی کوردستان خاوەنی شەپۆلێکی گەورەی ڕۆشنبیرانە لە پرسی ژینگەدا بەداخەوە ئەوەشیان هەروانیە لەبەرەوەی پێمان وایە تا ئێستاش تاک هیچ بەلایەوە ئاساییە ئەگەر درەخت ببڕێتەوە ئەو بەلایەوە ئاساییە کە ئاژەڵێک بکوژێ و بەلایەوە ئاساییە کە پوش و پاوان بەلایەوە ئاساییە کە کاریگەریشی جددی خراپ نەرێنی بخاتە سەر پرسی ژینگە بەڵام ئێمە هەموو شتێک زەردی سفر ناکەین بەڵام ئێمە بە ڕێژەی کە قسەکەین بەدڵنیاییەوە هێندەی خراپەکە زۆرترە باشەکەی زۆرتر نییە بەڵام هەر هەنگاوێتە لەلایەن هەر کەسێکەوە بە هەر شێوازێک بندرێت و بەسی هۆشیارکردنەوەی و ئایا کە بوو بە کردار بەدڵنیاییەوە هەنگاوێکی باشە بێت و دەبێت ئێمەش وەکو ئەرکێکی پیرۆزی سەمان ئەرکێکی سەرشانی خۆمان بەدڵنیاییەوە بە جددیتر هەوڵ بدەین و کاری جددیتری لەسەر بکەین بۆم بەسیەوەی کە کوردستان خەریکێکێتە گۆمێکی قەیراناوی ژینگەیی زۆر خۆڵ کە ئەوەی کە ئێمە بەردەوام ناپرسەکەدا کارەکەین ئەیبینین و بەرکەوتنمان لەگە خەڵک هەیە کە کرداریان پەرچە کرداریان چییە بۆ ژینگە منەمێ ئاماژە بە شتێکی دیکە بدەم ئەو جیلێکی ئێستا ڕۆیشتووە ئەوانەی کە ئێمە بەتەمەنترن و تەنانەت بەشێکی زۆری ئەوانەی کە هاوتەمەنی ئێمەشن بەداخەوە لە توانم بڵێم 1985 ئەم جیلە ئەم چینە قەناعەتی بە پرسی ژینگە نییە پێی وایە فڕێدانی خۆڵ و خاشەکە ئەستا شتێکی طەبیعیە پێی وایە بڕینەوەی درەختە ئەستا شتێکی طەبیعیە
نەبوونی بە نەوت دەکاتە بدیل لە بەرامبەرەوەی کە دەبێت دەرەخت ببڕێتەوە کەمە کارەساتە تا ئێستا دڵمان بۆ خۆشە کە ئەم جیلەی دوای خۆمان بێت بە حکمی ئەو دەستکەوتنی کۆمەڵێک دامەزاندنی کۆمەڵێک مەکتەب و قوتابخانە و زانکۆ پەیمانگای ئەهلیکە بەشێکی جزئێکی بچکۆلەشیان بێت تەرخانیان کردو بۆ پرسی ژینگە مناڵی بچکۆلە لە باخچە ساوایان تا ڕادەیەکی زۆر ئێستا ئەوانە خۆیان دەگرن لە پیسکردنی ژینگە لە تەنان لانی کەم شکاندنەوەی لاخی لە ڕۆڵەکەکانی شتەمە دڵمان بە ئەوان خۆشە کە زیری دوای ئێمە کەدێن بەڵام بۆ ئەم جیلەی ئێستا بەداخەوە ڕێژێتی زۆر زۆرکەم هەیە خزمەتی ژینگە بکات مەگەر ئەوەی کە خاوەنی باغ و باغەتێک تایبەت بەخۆی بێت ئەوەشیان ئەوە ناگەێنێت کە بڵین هەموو خەڵکی خاوەنی و بابەتەن ئەو باغ و باغاتی خۆی نییە شتی سەختی نییە بۆی ئەوە ناگەێنی بڵێ خەڵکی بەعام ڕۆشنبیر و خەمخۆری فروشت و ژینگە باشە کاگە ڕاوێژ من ئەوەیە لەسەر خۆڵبارین قسە بکەین خۆ دەزانی و بینەروبی سەرانی ڕادیۆی گەلی کوردستانیش ئاگدارن ئەم ساڵ جیاوازتر و زۆرتر لە ساڵانی ڕابردوو بۆ نمونە بڵین ڕوبڕووی یەک لە دوای یەکی ئەو شەپۆ لە خۆڵباری نەبووینەتەوە کە لە عێراقەوە بۆمان دێ باشە ینی ئێستا ئەمە هەتاکو و هەتا دڵە ڕاوکێشی لە ناو خەڵکە دروست کردووە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە تایبەتی چەند گرتە ڤیدۆ یەک بڵاو کراوەتەوە کە بەشێک لە خەڵک بۆ چوونیان وایە ئەمە دەستکردە ئایا هەر بەڕاستی ئەمە دەستکردە بە پێی پێ دوات چوونەکانی بەڕێزە دیاخۆدەوەتا ئەمە هەر حاڵەتێکی سروشتیە و ئەگەر سروشتی هۆکارەکەی چییە بۆ لە ساڵانی ڕابردووە بەو جۆرە نەبووانی ئەمان بینی ئەگەر لە سەرتاسەری ساڵەکە یا بە تایبەتی لە هاوینانە جارێک دوو جار خۆڵبارین بواە ڕێژەکەشی ئەوەنە خەست نەبوو بەو جۆری ئێستا بەڵام هەر ئەم ساڵ هەتاکو ئێستا پێم وابێت لە 23 جار ئێمە ڕوبڕووی ئەم خۆڵباری نەبووینەتەوە هۆکارەکانی ئەمانە بۆ چیە گەڕێتەوە دیادی خۆڵبارین دیارە هەر لەگەڵ لە دایکبوونی لەوی بوونی هەبووە بە حکمەوەی کە ڕێژەیەکی زۆر لە لەوی وشتانی تێدا هەیە ئەوش کە پیابان و گرد و تەپۆلکەکان کە بوونیان هەیە بەڵام بۆ ڕێژەی ئێستا نەبووە هۆکارەکانی چین هۆکاری ئەوەیە کە زەوی هە لە سەرتاکانیەوە ئەتوانم بڵێم خاوەنی دار و درەختێکی زۆر بووە خاوەنی پانتایەکی فراوانی سەوزایی بووە و بەڕاستی گۆڕانکاری بە سەچینەکانی زەویدا نەهاتووە ئەو کاتە زۆر خۆگر بووە بەڵام لە کاتی ئێستادا نزیکەی 200 یان شتێک زیاتریش بڵێم نزیکتیش هەیە ئەویش ئەوەیە کە ڕێژەی خۆڵبارین لە عالەمدا ینی دروست بووە ئەگەر دەوڵەتەکە خۆشی خاوەنی ئەم جۆرە خۆڵبارینە نەبێ حتممە لە دراوسێکەوە یاخود لە شوێنێکی دیکەوە ئاراستەی خۆڵبارینەکە دەگۆتێ بۆ وڵاتانی دیکەش بەڵام هەر کەسە و بەپێی دووری نزیشی و بەپێی قورس و سەنگایی خۆڵەکە جۆری خۆڵبارینەکە دەیگرێتەوە باش ئەمە دەستکرد نییە ئەم خۆڵبارینە ئەستا بە بەڕاستی ڕوونەکەمەوە کە هۆکارەکان چینە ئێمە عێراق بە نمونە وەربگرین کە بە حکومەوەی پانتایەکی باشی تینی هەیە دەشتی هەیە و پانتایەکی باشی لە دەشتی وشت هەیە ئەتوانین بڵێن عێراق ئەوقەتەیە زۆر بەجددی ینی زۆر بە چڕی خۆڵبارین دەستوێتەوە ئەمەش هۆکارەکانی دیارە بە من بۆ دوو هۆکاری سەرچی دەیگەڕنەوە ئەوەی جەکەمیان هۆکارە سروشتەکان و دووەمیان هۆکارە مەرۆیەکان هۆکارە سروشتەکان لە ئەنجامی ئەوەی کە ڕێژەی بارانبەری لەو ناوچەیەدا بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە وەختەکانی گەرما بەرز بۆتەوە و لە هەمان کاتدا ئەمە کاریگەری زۆر زۆری هەبووە لەسەرەوەی کە خۆڵ نەبێ بە قۆڕ و لە زۆر بەبایەکی بەسیط هەڵبستێت ئەمەش پێوا دەکات لە ئەنجامی بەرکراوانی وان بەهێزی بایەکان کە ڕێژەیەکی زۆری خۆڵ بسکۆلە خۆڵەکان لەگەڵ خۆیان ئاراستە دەکەن بۆ ئاراستەی کە بایەکەی پێدا دەڕوات جا بەپێی قورسی خۆڵەکە یاخود بەپێی قەبارەی خۆڵەکە ڕێژەی خۆڵبارینەکە لە ئاسماندا دەمێنێتەوە یان لە ناوچانەی کە ڕوویان کرد ئەمە لە یاکی دیکەوە هۆکارە مرۆیەکان کە ئەمە هۆکارێکی سەرەکین وەکو بەڕێز ئاماژە بە شتێکدا بەڵام من بۆ ڕادەی نابینەوە چکە کەسانێک یان چەند کەسانێک ناتوانن ئەم شەپۆلە بەهێزە دروست بکەن هۆکارەکەی چیە لەبەرەوەی کە گویا ڤیدیۆ وڵابەت و تراکتۆر بەکاربێن لە ئەنجامی ئەوەدا کە پەروانەیەکیان دروست کردووە کە خۆڵ بەرزەکات و بە ئاسمان بەڵام ئەگەر بێت و هەرچەندە لەو ناوچەیەدا خۆڵ بەرزکاتەوە ئەمە منطقی نییە تاوەکو بایەکی بەهێز هەڵنەکات و ئاراستەی بۆ شوێنە نەڕواتە خۆڵەکەی تێدا هەیە ڕدڵنیایەوە دروست نابێت و ئەگەر باشە بەڵام کاگە ڕاوێژ منەمەوێ سەرنج ڕاکێشم بۆ ئەوەی کە باس لەواکەی ئەم خۆڵبارینە پەیوەندی با وشکە ساڵیەوە هەیە بەڵام لە 98 بۆ 99 وشکە ساڵی بوو 2 ساڵ لەسەر یەکوە لە 1-2 ساڵی ڕابردووە لە دوای 2019 دیسانەوە جارێکی کە وشکە ساڵی ڕووینە ئەزانم قسەکەم تاواکەم بۆی باشتر ڕوودا ئەمە خاڵێکیان خاڵی ئێوە لە هۆکارە مرۆیەکان لە هۆکارە مرۆیەکان خاڵێکی دیکەمان هەیە گۆڕینی ئاراستەی
دەریاچە و ڕووبار و سەرچاوەکانی ئاو لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی دیکە ئەمەش هۆکارێکە بۆی کە کاتێکە ئاراستی ئاو دەگۆڕێت بۆ ڕووبارێک ئاراستەکەی دەگۆڕێت ئەمین لە قوپۆپی لە دەکەنە بۆ بەسی زراعات و پشتوکاڵکردن ئەمە سەبەبێکە بۆچی بۆی کە ئەو شوێنی کە ئاوەکەی تێدا ڕێژەی شێ لەو شوێنە زۆر دەبێت و وا دەکات ئەم چینە شێە دارەبەسێتە سەر زەوی سەرخاکەکە قورساییەکی زۆر دەخاتە سەر ئەم دەنگخۆڵەخۆڵانە و بە قورسی با دەتوانێت هەڵیان بستێت بەڵام کاتێکە ئاوەکە بەربڵاوکە ئەمر بەربڵاو کرا هەر یەکە جۆگەیەکی بچکۆری لێ دروست کرا هەر ڕووبارە و چەندین جۆگەی لێ دروست کرا یان ئاراسەکەیان بە شێوازێکی بەربڵاو بڵاو کرایەوە ئەمە ڕێژەیەک کەمتر دەکاتەوە کەوا دەکات ئەو سنگ و قورسایی کە جاران هەیە بۆ نەیمێنێت و ئەمە لە لایەکی دیکەشەوە خاڵێکی دیکە ئەوەیە کە ڕێژەیەکی زۆری دار درەخت بڕایەوە ڕێژەیەکی زۆری درەخت لە ناوچون و بە ڕێژەیەکی بەرچاو کاریگەری زۆری سەر ئەوە بۆی هەموو درەختێک یان بتوان بڵێن پشتێنی سەوزایی لە هەر شارێکە پشتێنەیەکی ئەستور بێ بۆ ئەم شارە بەدڵنیایەوە کەمتر ئەتوانێت کاریگەری هەبێت خۆبارین وەکەم ئاراستی با لاوەستر دەکاتەوە کە ئەو بەهێزی کە هەیەی و ئەم خۆڵە زۆر بەڕێژیی کەم داخلی شارەکان دەبێت بەڵام بەداخەوە ئێستا لە کوردستاندا هیچ شارێک نابێنی کە پشتێنێکی سەوزایی بەهێز بە قووەتی هەبێ و زۆر بەدەگمە شارەکانیش کە پشتێنی سەوزاییان هەر نییە بەڵام کە هەشیان بێ زۆر لاوازەوە توانا و قووەتی ئەم ژێرانە ئەم خۆڵبارینی ئەوە بەراورد بە ساڵامی ڕابردوودا بوومە بەنەوەتەکانیان پێش ئەو کاتە وەکو ئێمە کە دیراسەمان کردووە ئەوەیە کە ئەو کات ڕێژەی سەوزایی زۆر زیاتر بوو و ژمارەی ئۆتۆمبیلەکان زۆر کەمتر بوو لەبەرەوەی هەتاوەکو ڕێژەی ئۆتۆمبیلانی کە داخل بوون و ژمارەی کارگەکانیش بێ حەد کەمتر بوون لە چاو ئێستاوە ئەسڵە بەڵام هەنەش بووە بۆ ڕێژەیە ئەمە هۆکارن بۆی کە چینەکانی هین ئۆزۆن یاخود چینەکانی هەوا دابارینی کەمتر بێتەوە بەڵام ئێستا کەمی دەکاتەوە بە هۆکاری ئەوەی کە ئەم مادە زیان بەخشانە وا دەکەن هەم ئەو هێزە کە هەیە لە زەویدا بیکوژن لە ناوی بەرن نەمێنێت بۆیە بە ڕێژەیەکی بەرچاو زۆر ئێستا پێی دیارە ساڵانی ڕابردوودا باشە باسە لە پشتێنەی سەوزایی کرد کە لە شارەکانی بەتایبەتی هەرێمی کوردستانە ینی ئەم پشتێنە ئەمنیە سەوزە بۆ بەرگرتن لە بابەتی خۆڵبارین یان پاکردنەوەی ژینگە خۆ هەر مەسەلە خۆڵبارین نییە کە من بە ئەمنیش ناوم برد بە حتمما بۆ سەر ژینگە ئەوە ئەبێتە بابەتێکی ئەمنی باشە دەست پێش خەریەکەی بەڕێز باڤڵ جەلال تاڵەبانی بە ڕواندنی ملیۆنێک دار تا چەند کاریگەری خاتە سەر ئەوەی کە ئێمە لە مەترسیەکانی خۆڵبارین یاخود بڵێ بۆ نمونە لە پاکڕاگررتنی ژینگە نزیکمان بکاتەوە یان تا چەند ئەمە ئەبێتە ئەو پشتێنە ئەمنی کە بەڕێزت باسیەکەی ئەڵی بوونی نییە من سەرتا قسەکەم وتم لە هەر کەسەگەر هەنگاوێک بنێت ئەم هەنگاوە تایبەت بێ بە خزمەتنی سروشت کارێکی باشە لە هەکەسەوە بە پێی توانە و قوت و قیاسی خۆت من پێم وایە من و تۆ لە ماڵەکەی خۆماندا لە پێش دەرگاکەی ماڵی خۆمان پێش حوشەی ماڵی خۆماندا لە باخچەی خانۆکەماندا درەختێک بچێنی زۆرە بەڵام کاتێک کە پرۆژەیەکی ئاوا ئەبێت بە گوتارێک و بڵاوەکەێتەوە بەناو خەوتە لانی کەمەوەی کە پابەندە بە خۆشەویستی بۆ کاتفاڤڵیان بە خۆشەویستی بۆ ئەم حیزبێکە بەڕێزی هینیان ئیدعایان دەکات بەدڵنیاییەوە کاریگەری زۆری دەبێت لانی کەم ئەتوانێت بەڵام یەکشت هەیە ئەوش ئەوەیە کە چۆنێتی سیستەمی ئەم پرۆژەیە چۆنی جێبەجێ دەکرد ئایا ئەم پرۆژەیە تەنها بە گوتارێک دەڕوات ئایا ئەم پرۆژەیە بە سیستەمێکی جوان پخت وەک خۆی ئاراستە دەکرێت و بۆ دەپێویستە لەسەر هەموو ئەو کەسانەی کە ئینتیمایەکی تایبەتیان لە دەرەوەی حیزبەکەی خۆشی ئەزون خەڵکی شارەکە ئایا ئەتوانن ئەم سیستەمێکە ئەو یان بڵێم ئەو میکانیزمێک کە پێویستە بۆ جێبەجێکردن ئایا خەڵکە پەیڕەوی دەکات ئەگە پێم وایە من فەڵ لەگەڵ ئەوەدا دەبم ئەگە بێت و سیستەمێکی جوان و مۆدێل بێت بەدڵنیاییەوە مناڵانی بچکۆلەش بەشداری ئەم بابەتە دەکەم ئەگەر بابەتێکی مۆدێرن بێ بەدڵنیاییەوە هەموو خەڵکێک حەزەکات هەر پرۆژەیەک بێت لەلایەن هەر کەسێکەوە بە هەر شێوازێک بێت جێگای دەستخۆشیە جێگای سوپاسە جێگای ئەوەیە کە بەڕاستی هەنگاوەکەی بەگرنگ سیر بکرێت پێم وایە کە ئەمە بکرێت ئەتوان بڵێ کە لەو کەسانی کە هەنگاوێکی گرنگی ناوە و پێم وایە یەکەم کەسیش دەبێت کە ئاوا بەچڕی ئەم شتە جێبەجێ بکرێت وەک خۆی یەکەم کەسیش دەبێت کە ئاوا بەچڕی قوڵ بێتەوە بۆ پرسی سەوزکردنی ناوچەکە باشە
من ئەمەوێ ڕای بەڕێزت وەرگرم پێشنیاری بەڕێزت چییە بۆ ئەوەی کە میکانیزمی جێبەجێکردنی ئەم بڕیارە بە چ جۆرێک بێ ینی پێ وایە چی بکرێ بۆ ئەوەی کە ببێتە پرۆسەیەکی نیشتیمانی گرنگ من پێشتر ئێمە دیارە کارمان لەسەر پرسێکی ئاوا کردووە ئەویش چۆنچۆنی کارمان لەسەری کردووە پرۆژه یاسایەکماندا بە پەرلەمان سەبارەت بەوەی کە ڕێژەی سەربزایی لە شارستانی هەرێمی کوردستان جار بکرێت میکانیزمێکی تایبەتمان دانا بەوەی کە هەر کەسێک ئەچێ بۆ قوتابخانە ئەواتە بۆ مناڵێک کە لە باخچە ساوایانە یان لە باخچە ساوایان وەرەگیرێت یان تەخەڕوجەکە لە باخچە ساوایان پێویستە نەمانێک بچێنێ ئەهینا شاهادی پێ نەدرێت و هەر کەسێک کە لە زانکۆکان تەخەڕوجەکە پێویستە شاهادەی وەرنەگرێت شاهادی پێ نەدرێت تاوەکو نەمامێک نەچێنێ یان دوو نەمام نەچێنێ بیکە و لە هەر پرسەیەکی کۆمەڵایەتی هەر پرسەیەکی نیشتیمانیدا پێویستە نەمان بچێندرێت واتە بۆ نمونە هیچ کەسێک شەهادە وەفاتی بۆ مردوەکەی دەمێنێت تاوەکو نەمامێک نەچێنێت تا دوو نەمام نەچێنێت هیچ کەسێک لە زانکۆ وەرنەگیرێت تاوەکو مەرجی دانانی نەمامێک نەبێت ئەمە سیستەمێک کە پێمان سیستەمێکی مۆدێرنەوە کەسەکە بۆ خۆی ڕاستەخۆ دەبێت بە عورفێکی کۆمەڵایەتی دواتر هەمووی پابەند دەبێت پێ و جێبەجێ دەکات ئەوە پێویستە لە بابەتە پرسە نیشتیمانیەکان بەڕاستی وازەوە بێنین یعنی ئەمە شێپەڕی ئێمە لە هەموو بۆنەیەکدا بوونە جەژنانە 21 یان هەر بۆنەیەکی دیکەی حیزبی حکومی و کۆمەڵایەتی هەیە ئێمە چی نەمام مستەقیمی بەڵام دواتر گوێ نادەی بەدەمامەکە نظام یا سیستەمی جێبەجێکردنی ئەمە ئەنواع سیستەمی زۆر باشەیە مۆدێرن هەیە لە عالەمدا تەطبیق دەکرێت و جێبەجێ دەکرێت پێم وایەشتی زۆر باش و گونجاو هەیە ئەگەر کارپاربڵ پێی وا هەیە ئەم کارە جێبەجێ دەکاوە پێویستی بەوەیە کە جێبەجێ دەکرێت پێویستە گوێ لەو کەسانی پسپۆر بگرێت و گوێ لەو کەسانە بگرێت لە چالاکوان لە بارەکەدا کارەکەم بە جدی ینی حەجان لە خزمەتکردنی بابەت و پرسی ژینگەی هەیە پێویستە گوێیان لێ بگرێت لەبەری بەدڵنیاییەوە هەر یەکێک لەو کەسانێک لە پرسی ژینگە کارەکات بە حکمی بەدەداچوون و بە حکمی لێکدانەوەی زۆر و بە حکمی ئەو بەحثانی کە دەیکەین لەسەر پرسی ژینگە دیارە بابەتماندایە دەزانین سیستەمەکان چۆنی بەڕێوەچین ئەمە گرنگە بۆچی بۆی کە بتوانێت پرۆژەی کە هەیەی پرۆژێ ئەتوانم بڵێم بە پرۆژەیەکی نیشتیمانیش دەکرێت ئەتوان لەو ناوچەیە سەر بزێ ناوچەکانی دیکەش سێ دەکەن بەڵکو لە عێراق بەدڵنیاییەوە سێ دەکرێت بەڵام دەکەوێتە سەر ئەوەی ئایا میکانیزمەکە چۆن وە دواتریش دوای جێبەجێکردنی ئەوە پێویستە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە چۆن بتوانی پارێزگاری لەم نەمامانە بۆ تەنها چاندن نییە ئەی دوای ئاودانی خزمەتکردنی پێویستی بە کۆمەڵێک میکانیزم و ڕێخستنی هەیە من پێما وایە ئەگەر بەڕێوەبەرایەتێک بکرێتەوە بەڕێوەبەرایەتی پارکی نیشتیمانی من ئاواکە نایی بنێ بەڕێوەبەرایەتی چی پارکی نیشتیمانی بەڵێ ئەگە بەڕێوەبەرایەتێک بکرێتەوە نایی لێ بنێ بەڕێوەبەرایەتی پارکی نیشتیمانی بەدڵنیاییەوە ئەمە بەپێی نیزام و میکانیزمێکی تایبەتی کە ئاسایی ئەو بەڕێوەبەرایەتە بە هەر وەزارەتی مثلا تەندروستی هەژینگەیە گرنگەوەیە بەڕێوەبەرایەتی دوا بکرێتەوە کە گرنگی بە سەڵکردن بدات و بەپێی نیزامە عالەمیەکان کە بەڕای من گرنگیەوە دەدەم کە لە ماوەی چەند ساڵی داهاتوودا زۆر خەڵکێکی زەمانی نزیک کە ڕێژەی سەبزایی لە هەموو شارستانی هەرێمی کوردستاندا ئارتیستاندا تێدەپەڕێنەوە بەڵکو ئەتوانم بڵێم بەشی زۆر بابەتی دیکەشمان بکەن زۆر سپاس بۆ بەڕێز ڕاوێش مەحوی ئەوەی سەرەتا هەروەکو وتم ناوەکە زۆر لە یەکۆ نزیک بوو ئەکینا من هەلا لای خۆم ئاماژەم پێیا بوو بە مەحوی بەڵامیتر کە لە دەربڕینەکە بوو بە مەحموو ببوورە ڕاوێژ مەحوی پارێزەر و چالاکوانی بواری ژینگەیی سپاس بۆ ئەو کاتێک کە لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێزیشە جارێکی کە ڕۆژی ژینگەی ساڵ ڕۆژی ژینگەی گیانی لە تەواوی مرۆڤایەتی بە تایبەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پیرۆز بێ هیوادارین کە ئەم ساڵ ببێتە دەرفەتێک بۆ ئەوەی کە زیاتر لە ساڵانی پێشوو گرنگی بە بواری ژینگە بین چونکە ئەمڕۆ بابەتی ژینگە بۆتە پرسێکی هەنووکەی گیانی و بەشێک لە هاوڵاتیانی لە دانیشتوانی کۆی گشتی زەوی وەکو هاوشێوەی سیەکانی خۆی مامەڵە لەگەڵ پرسی بابەتی ژینگە ئەکا هیوادارم هەر تاکێکی کورد و هەر تاکێک لە هەرناو هەرێمی کوردستانە بەو جۆرە مامەڵە لەگەڵ پرسی ژینگە بکە و سپاس بۆ ئێوە تاکو تەورێکی کە و بەرنامەیەکی تر هەر شاد و سەرکەوتوو بوو.